بەشێک لە نووسەران و لە ئەدیبان هەمیشە بابەتی جیاواز هەڵ ئەبژێرن بۆ ئەوەی کە بتوانن خزمەتێکی جیاوازتر بە کای ئەدەبی بکەن و بتوانن خزمەت بە ئەدەبیاتی کوردی بکەن. لە ئێستایا یەکێک لەو بابەتانی یاخود لەو کۆڕانەی کە بەڕێوە چۆوە لایەن یەکێک لە نووسەر و لە کۆڕە هەرە دیارەکان کەویش مامۆستا ئەیوب کوێخایە. دیارە کۆڕەکە لەژێر ناونیشانی وەلی دێوانە سێبەری پیرەمێردنیە کە ئەمە ناونیشانێکی جیاوازە و ناوڕۆکێکی جیاوازی هەیە تایە ڕێکخرا. ئەمڕۆ لە هۆڵی نووسەرانی کورد لە شاری سلێمانی کۆڕێک بە ناونیشانی وەلی دێوانە سێبەری پیرەمێردنیە بۆ نووسەر و لێکۆڵەر مامۆستا ئەیوب کوێخا سازکرا. وەلی دێوان یەکێکە لە شاعرە بەرجەستەکان لەناو ئەدەبیاتی کوردیە. مێژوویەکی زۆر جوانیشی هەیە، بەڵام بەداخەوە ئێمە هەروەکو زۆری شتەکانمان بە هەڵە لێمان نەکۆڵیونەتەوە کە باسی شانەکەی بە هەڵە باسییانەکەین. وەلی شێوێنراوە لە زۆر ڕۆ شێوێنراوە. مێژووی لەدایک بوونی شێوێنراوە، مردنی شێوێنراوە، لە چ تیرەیەکی جاف بووە، ئایا جاف بۆ یان نا، ئەمە شێوێنراوە، خوێنەوار بۆ یان نا شێوێنراوە، بەڕاستی هۆهێڵی کۆچ و کۆچبارەکەی کوێ بووە. کۆمەڵێک شێواندن لەناو وەلیە تا گەیشتەوە ئەستەی هەندێک توانە سێبەری پیرەمێردە. ئێمە لێرە هەوڵە دەین بە پێی بەڵگە و تێکست و ئەو شتانەی کە دەستمان کەوتون هەم هەڵەکان ڕاستکەینەوە، هەم بیسەلێنین کە وەلی شاعرە و یەکێک لە شاعرە بەرجەستەکان لەناو ئەدەبیاتی کوردی.